بەڵە بینەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت خۆشحاڵم جارێکی تراتمەوە خزمەتتان بۆ بەرنمەیەم جارەمان بابەتێکی دیکەی پەیوەست و پەیوەنددار بە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە اختیارمان کردومانە بە تەوەری ئەم جارەی پاسی یادگار دیارەمە بەسمانە قسە لەسەر کۆمەڵێک بابەت بکەین لە چوارچێوەی بابەتانی کە ئێمە ئەمڕۆ تیشکیە خەینە سەر پرسی باجە دیارە باج و دەرامەت و ئەوەی ئەچێتە چوارچەوەی باجەوە تا ئێستا وەکو پێویست هۆشیاری لەبارەیەوە نییە حکوومەت وەکو پێویست لای لە بابەتەکە نەکردوتەوە بیکا بە بابەتێک چۆن لە وڵاتان باج لە وڵاتیان وەرەگیرێت لە بەرامبەردا خزمەت پێشکەشەکرێت بێگومان ئەمە تەنها بەنسبەت هاوڵاتیانەوە ڕاست نیە بەنسبەت وە بەرهێنەرەکانەوە بەنسبەت سەرمایەدارەکانەوە بەنسبەت کۆمپانیەکانیشەوە دیارە لە 2017 بڕیار بوو کە چاکسازی لەو بوارەیە بکرێت من مەبەستمان ئەمڕۆ بزانم بەکوێ گەیشتووە چۆن ڕێکخراوەتەوە و ڕاستپاردەکان بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چینەروەها پرسێکی دیکەی گرنگ تایبەتە بە پێشینە ئەوەی پێوترێ پێشینەی خانوبەر یاخود قستی نیشتەجێبوون ژمارەیەکی زۆری هاوڵاتی چ ئەوانەی تەنها هاوڵاتی ئاساین و فەرمانبەر و موچەخۆری حکوومەت نین چ ئەوانەشی کە فەرمانبەر و موچەخۆری حکوومەتن پارەیەکی ئێجگار زۆری حکوومەتیان لایە و بە بۆنەی قەیرانی داراییەوە ئەوەی لە 4-5 ساڵی ڕابردوو ڕوویدا دیارە حکوومەت هاوکاری کردوون وەستاون چۆن فەرمانبەر هاوکاری کراوە و لە هەندێک جێگە لێی خۆش بوون بە هەمان شێوە هاوڵاتیش هەمان حسابی بۆ خۆی کردو ئەویش پارە دانەکەی ڕاگەتەوە لە ئێستاە کۆمەڵی ڕێنمایی تازایە کۆمەڵێک باس لەوە ئاکرێت کە ئاسانکاری هەبێ گوایە کە پێشنیازێک کرابێ بە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کە ئەمە ڕێک بخرێتەوە ئاسانکاری بکرێ بۆی ئەو پارانە بێتەوە سندوقی یاخود خەزێنەی دەوڵەت ئێمە لەم بارەیەوە من زیاتر ناڵێم کۆمەڵێک پرسیاری زۆری ئەوەمان ئامادە کردو بێگومان لە نیوەی دووەمی بەرنمەکە چینە ناو هاوڵاتیان ئەوانەی کە پەیوەستن بەم باسەوە گوێ لەوانی شەگرین و وەکو هەمیشە ڕای ئەوانی شەهێنینە ناو پاسەکەەوە من بۆ بەرنمەیە میوانداری دوو میوانی بەڕێزم کردووە هەرێک لا بەڕێزان دکتۆر کەمالوەرتی بەڕێوبەری گشتی باجەکان و خانوبەرەی میری لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێربێن سەر و سەرچاو مەروەها خات و شیرین حسێن یاریدەدەری بەڕێوبەری گشتی بانکە پسپۆریەکان کە بێگومان سەر بە وەزارەتی داراییە ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم مادوونە من دکتۆر کەمالگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین هەر ئەوەی لە پێشەکێکە ئاماژەم پێدا بواری باج لەبەرەوەی لە سێدەی ڕابردووە توانم بڵێم نزیکەی 30 ساڵی ڕابردوو وەکو پێویست لای لێ نەکراوەتەوە بەهۆی دۆخە جیاوازەکانی هاوڵاتیان و دۆخە جیاوازەکانی کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست نەکراوە بە باسێک بە پرسێک کە هاوڵاتی بزانێت باجێکەیە ئەبێ بیدا بەڵام لە بەرامبەران باجە بخرێتەوە خزمەتی خۆی یاخود خزمەتی خۆی پێ بکرێتەوە ئەم پرسە لە 4-5 ساڵی ڕابردوو چەند چۆتە پێشەوە واستەنگەکانی بەردەمی چی بوو زۆر سوپاس بۆ ئەوەی بەڕێز بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی باڵا لە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا چاکسازی بکە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و سیستەمی مالیش یەک لەو سیستەمانە بوو کە بڕیاری لێوەدرا و لە زمنی سیستەمی مالی لە حکوومەتی هەرێمی کوردستان سێکتەری بازێک لە کۆڵگە و پایە گرنگەکانی سیستەمی مالی لە هەرێمی کوردستان بڕیاری لێوەدرا هەر لەو سۆنگەیەوە کۆمەڵێک ڕێکار و ئیزراعات و میکانیزم و ڕێو شوێنی زۆر باش جیرانە بەر لە ڕێخستنەوەی وەرگرتنی باز دەڵێ لە ستراکچەری باز وەکو دام و دەستگاکانی باز ئەو خەڵکانی کەەوە هەڵدەستن بە وەرگرتنی باز لە ڕووی چۆنیەتی و چەندایەتی ئەو خەڵکانە ئایا موئهلن بۆی وەرگرتنی باز ئەکید ئامانج لە وەرگرتنی باز هەر وەرگرتنی سەرمایەکە نیە هەر وەرگرتنی پارە نییە لەگەڵ ئەوەی بەقەت ئەوەندەی ڕێخستنەوەی کۆمەلگایە بۆ دابینکردن و فراهەمکردنی دادگەری کۆمەڵایەتیە لە کوردستاندا کە بێگومان یەک لە هەدەفە ئامانجە هەر سەرچەکانی وەرگرتنی باز دادگەری کۆمەڵایەتیە وەکو چۆن خەڵکانێک داهاتێکی زۆر وەردەگرن بازی زۆریان لێ وەردەگیرێ خەڵکانێکی کە داهاتیان کەمە لە هەیە هەر بازی لێوە ناژرێ هەشە بە ڕێژەی ئەو قازانجی کە دەیکات پێویستە بازیان لێ بژێت بەڵام لێتان ناشارینەوە سیستەمی حکومڕانی و گشتی و سیستەمی باز لە هەرێمی کوردستان کۆمەڵێک
گرفتی سەرەکی هەبووە وەکو کۆنی یاساکان کە یاساکانمان کۆن هەمووی سەردەمی شەستەکان و پەنجاکان و پەرلەمانی کوردستان بەداخەوە پەرلەمانی کوردستان ئەو تعدیلاتانەی ئەو هەموارکردانەوەی کە کردیەتی لەسەر یاساکانی باز بە ئاراستەی باشکردن و چاکردن و فراهەمکردنی دادگەری نەبوو بەقەت ئەوەی بەداخەوە ینی قەیرانەکانی ئێمە یان تحدیاتەکانی ئێمەی گەورەتر کردو بەداخەوە لەبەر ئەوەی وەکو پێویست لەوانەیە شارەزایی پسپۆڕی لەو مەزالە نەبوو بێت لەلایەن ئەماگەڕێتەوە بۆ ئەوانەی ئەندامی لیژنەی دارایی لەوانەیە بەشێکی پەیوەزبی بەو بەشێکی پەیوەست بە بۆ دۆخە ئابووری کە ئەو کاتە هەبوو لە هەرێمی کوردستان کە دۆخی هاوڵاتیان یاخود بارودۆخی ئابووری لە دۆخێک جار زۆر باشدا بووە پرۆژە یاساکان بەپی لەو چوارچێوەی ئەکید یاسا بۆ کاتێکی دیاریکرا و بۆ قۆناغێکی دیاریکرا و بۆ وەختێکی دیاریکراودادن ئێستا ئەو یاسایانە پێویستیان بە هەموارکردنەوەی بە ئاراستەی باشتر بە ئاراستەی ئەوەی کە زیاتر دادگەری کۆمەڵایەتی فراهەمکە زیاتر تەوازون هاوسەنجی لە نێوان طبقاتی کۆمەلگادا بنێن طبقەیەک جار دەوڵەمەند بێت طبقەیەکی یەکجار فەقیر بێتەوە ئامانج لە باس ڕاگررتنی ئەو تەوازونێ ئەو یەکسانیە ئەو فەرهەمکردنی ناکەن لەم ڕووەوە سەرکەوتو نەبوون چکە ئێستا و تێچینی ناوەڕاست نەماوە یان هەژاری یان دەوڵەمەندی دەزانی ئەو بابەتە کۆمەڵێک لەوانەیە فاکتەر و ئەجندای گەورە هەبی لەو نێوەندەدا لەوانەیە لە یەک خاڵدا کۆ نەکرێتەوە هۆکاری شکست ناڵێن شکست هۆکاری ئەو گۆی بەڕاشکاوی قسە بکەین حزب دەستی ئەوەی بەستووە لەوەی کە چاکسازی بکەن نەخێر حزب لەوانەیە تاکوتەرا لێرە و لەوێ تەداخل هەبووێ بەڵام بەو ئاراستەیە نەبووە کە ڕێگر بوو بێ لەبەر ئەکید پەرلەمان ماوەیەکی زۆرە پەرلەمان وەکو پێویست بە ئەرچ خۆی هەڵنستاوە لەبەر ئەو طبقاتی سیاسی ئەو خلافاتە سیاسی لە نێوان ئەحزابی سیاسی ناو پەرلەماندا هەبووە بۆ هەماکردنەوەی یاسایەک چەند ساڵی پێویست بە ئەمەر تەنات پێوەست نییە بەم خولە و خولی پێشووتری پەرلەمانەوە گەروا بێت خولەکانی تەرخەمی هەبووە ناڵێم کەم تەرخەمی نەبووە بەڵام ئەو کەم تەرخەمیە ناتوانانی لەسەر یەک لایەن لەسەر یەک خاڵ کۆ بکرێتەوە کۆمەڵێک ڕەهەن کۆمەڵێک فاکتر تەداخل دەکەن لە وابەتە ئێوە کەم و کوڕی قسوورتان نەبووە لەو بوارەوە لەوانەیە ئێمەش کەم و کوڕیمانە بێت چۆن خۆ ئێمە بەفری بێپاڵەنین دام و دەستگای حکوومەتیش وەکو سوڵتەی تەنفیزی ئەکەی کەم و کوڕی هەبووە سوڵتەی تەشریعی کەم و کوڕیەوە سوڵتەی دادوەری وەکو قەزا وەکو داواکاری گشتی وەکو نەزاهە دەستگای نەزاها وەکو ڕقابەی مالی هەموویان کەم تەرخەم بوو هەر لە پەرلەمانەوە تا گاتە حکوومەت و لایەنی جێبەجێکان کەم تەرخەم بوو لەو کەم و کوڕیانەی کە هەن هەموو ئەمانە ڕۆڵیان هەبووە لەوەی کە ئەوەی پێوتێت جیاوازی چینایەتی یا فروقاتی طبقی بگاتە ئاستێک و هەموو شێگەڕێتەوە بۆ خراپی مامەڵەکردن لەگەڵ سیستمی باج و باجوەرگرتن یەک لە ئەگەر بتێت کۆڵەگەی دەوڵەتێکی سەرکەوتو دابنێ دەبیست بازڕی خەیەوە ئەگەر بتێت دەوڵەتێک فراهەمکەی کە تایدا دادگەری کۆمەڵایەتی یەکسانی نەبوونی طبقەیەکی دەوڵەم زۆر دەوڵەمەند و طبقەیە کە زۆر فەقیر بێ دەبی سیستەمی بازڕی خەیەوە سپاس دەکەم دکتۆر شینی خان بێمە لای جەنابتان دیارە پسپۆری و بواری کاری ئێوە زیاتر لە ینی مامەڵەکردنە لەگەڵ پێشینەکان بەخشینی پێشینە و وەرگرتنەوەی پێشینەکان ئەوەی پێشینەی خانوبەرە و خستی نیشتە جێبوون و ئەمانە ئێوە لەو چەند ساڵی لەو پۆستەیان و خۆشتان ینی وەکو بەڕێوەبەرایەتیەکەتان کێبوون ئەوانەی کە سوودمەند بوون لە پێشینەکانی ئێوە و لەکەیەوە پێشینە و وەستاوە بە تەواوەتی ڕاگیراوە پێشەکەی سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە کە بتوانین چاوڕوونیەک بەرچاوڕوونیەک بدەین بە هاوڵاتانی بەڕێز سەرەتا پێم باشە من پێناسەیەکی پێشینە بکەم باش پێشینە بریتە لەو بڕەپارەیە کە دەدرێ بە هاوڵاتی بۆ دروستکردنی خانوویەک یان هەر پرۆژەیەکی پیشەسازی بێ کشت و کاڵ بێ یان گەشتگوزار بێ بڕ و قەبارەی ئەم بڕەپارەیە لەسەر بڕی پارەکە وەستاوەتە سەر بڕ و قەبارەی پرۆژەکە کە ئەویش چەند کەسێک لە لیژنەیەکی باڵا شارەزا ئەم بڕە پارەیە دیاری دەکەن کە بانقە پسپۆریەکان هەستا و بەدانی ئەم قەرزە بە خەڵکی
بەبێ ئەوەی هیچ سوود و قازانجێک لەو خەڵکە وەرگێتەوە لەسەر ئەو قەرزەی کە داوێتی ئەو بڕەپارەی بەخشراوە هەمان بڕپارە لە ماوەی دیاریکرا و دەگەڕێنرێت گەڕانەوە کەشی پێویستە قەرز وەرگر پابند بێ لەسەر بڕ و ماوەی دیاریکرا و کە بەش لی وەردەگیرێتەوە. مەرجەکانی قەرزوەرگرچی بوو ئەبوو چ مەرجێکی تێدا بێ بۆەوەی سوودمەند بێ لەو بڕەپارەیە لەو پێشینە بەنسبەتی قەرزی خانوبەرە مەرجەکەی ئەوە بوو کە یەکەم مەرجی کە بە هیچ شێوەیە کە تا ئێستا بڵێن قەرزی تری لە حکومەت وەرنەگرت بێ باش ئەرزێکی هەبێ بە ناوی خۆی تاپۆی هەبێ ئەوانەی دەرەوەی شار ئەگەر تاپۆی نییە بڵێن پشگیری شارەوانی یان قایم نزیکترین شوێن لەوێ پشگیریەک دێنێ قەرزی پێ دەدرێ بە هەموو کەسێک کە پێشتر قەرزی وەرنەگرتووە. بەنسبەت قەرزەکانیش بڵێن بیدایەت لە 9 ملیۆنەوە دەستی پێکرد بوو بە 12 ملیۆن بوو بە 20 ملیۆن ئێستا بۆ ئەوانەی لە دەرەوەی شارن 25 ملیۆنیان دراوەتێ. ئەمەش بە ماوەیەکی دیاری کراوە قەرزە بۆ نمونە ئەو بۆ ناو شار 20 ملیۆن بۆ دەرەوەی شار بۆ لادێ و گوندەکان 25 ملیۆن لە ماوەی چەند ساڵە بوو بیگەڕنەوە پێویستە لە ماوەی 20 ساڵە لە ماوەی 20 ساڵە بەڵێ باشە. ئێستا یەکێک لەو کێشانی کە دروست بووە ئەوەیە کە ماوەیەکی زۆرە ئەم پارەیە بۆ حکوومەت ناگەڕێتەوە. لەکەیەوە ئەم پارەیە بۆ حکوومەت هاوڵاتیان و فەرمانبەران نایگەڕێننەوە و دیارە بە نزیکەیش بێت لە سنووری هەولێریش بێ مەبلەغەکە چەنە بە نزیکەیش بێت لە سنووری بانقێکی دیاری کراویش بێت. واللهی بەنسبەت مەبلەغەکە من داتایەکی دیاریکراوم ئێستا لە بەردەست نییە بەڵام زۆرە مەبلەغ بەڵام ئاگاداری ئەوام مەبلەغێکی زۆر دراوە بە خەڵک بۆ پێشینەکان نەکەرخان و بەرە بۆ نیشتەجێبوون بۆ گەشتیاری بۆ گەشت و گوزار. ئێستا لەم کاتەیە قەرزێکی زۆری حکومەت لای خەڵکیە نەگەڕاوەتەوە بەداخەوە ینی هاوڵاتیان و فەرمانبەران وەستاون لە دانەوەی ئەم قەرزە زیاتری ئەو چەند ساڵی کە قەیرانی لەگەڵ دەستپێکی قەیرانی داراییە ئەوانیش وەستاون باشە. ئێستا کەم دێتەوە ناڵین هەر نایەتەوە نیسبەتی گەڕانەوەی قەرزەکان کەمن زۆر کەمە گەڕێتەوە. باشە ئێوە لە لای خۆتانەوە چ ئیجراعاتێک و چ ڕێکارێکتان گرتوۆتە بەر بۆ گەڕانەوەی ئەم پارەیە چکە ئەم پارەی حکوومەتە لای هاوڵاتیانە بەڵام لە بەرامبەرە هاوڵاتیانیش ئەڵێن بە تایبەت موچەخۆرەکان ئەڵێن ئێمە دوو بەقەدەوە پارەمان لای حکوومەت بەڕاستی کاگەر بماندنەوە دەجار پێشینەکدەینەوە ینی ئەوەش من بە کۆمێن بەنامە بۆ ماتووە. بەنسبەت فەرمانبەر لەبەرەوەی قەیرانی دارایی و پاشەکەوتی موچە لە موچەخۆرەکان وەرنەگیراوەتەوە باش یعنی زەختێکی وایان لەسەر نەکراوە لەبەرەوەی پاشەکەوتی موچە بوو. بەنسبەت هاوڵاتیش ئێمە دەبێ ئەوە بزانین کە هەر قەرزێک دەدرێ بە هەر کەسێک عقدێک لە بینی قەرزوەرگر و بانقەکە هەیە باش کە هەردوو تەڕەف یعنی پابند بن بەو مەبلەغی کە حکومەت داوێتی ئەویش ڕازیە بەوەی کە لەو ماوەیە ئەویش بە مەبلەغێکی دیاریکرا و لە ماوەیەکی دیاریکرا و بەش ئەو قەرزە بێنێتەوە. ینی 20 ملیۆنەکە 25 ملیۆنەکە دابش بووە بەسەر 20 ساڵە بەڵێ لە خلالی 20 ساڵە بیگەڕنەوە زۆر ئەگەر حسابیکەی ئەو 20 ملیۆنە یان 25 ملیۆنە تۆ دابەشیکەی بەسەر 20 ساڵ مەبلەغێک دەرەچێ ساڵێکیش 12 مانگە 240 مانگە کات. بەڵێ تۆ ئەو بڕێکی وابزان زۆر نییە بەڵام موچەخۆر ناچار بوو کە ئێمە بڵێن هەتاکو موچە چاک دەبێت یعنی سەر ناکەنە سەریان لیان وەرگن بەڵام هاوڵاتی
پێویستە چکە ئەو باشە ینی ئەمە بەنسبەت هاوڵاتیەوە بەنسبەت موچەخۆرەوە تێگەیشتین کە حکوومەت کەم تەرخەمە لە گێڕانەوەی موچەکەی لە دانی موچەکەی لە کاتی خۆیە بینیمان پاشەکەوت سەپێنرا بەسەر موچەکانیانە چارەکە موچە و نووی موچە و سێ چارەکە موچیان پێدرا ئەوەمان ئەوە لە بۆ موچەخۆر تێگەیشتین بەڵام ئەی هاوڵاتی ئاسایی بۆ ئەم پارەی نەگێڕایەوە واللهی یانی ئەوە چی ئیجرعاتێکتان کرد بۆ ئەوی پارەکەتان بۆ بگەڕێتەوە کاتێککە قەرز دەدرێ بە هەر کەسێک ئەو باش ئاگادارە هەموو دواکەوتنی قەرزێک غەرامەی دواکەوتنی دەچێتە سەر چۆنە سزاکە کاچێتە سەری غەرامەکە بەنیسبەتە لە سەتا دەی مەبلەغەکەیە کەواتە یعنی قەرز وەرگر ئیجبارە بەوەی کە ئەگەر بێوێ ئەو غەرامەیە نەچێتە سەر ئەو بەشە قەرزەی کە وەری گرتووە پێویستە بەردەوام بێ لە دانەوەی قەرزەکەی دوای نەخات لەبەرەوەی ئێمەش بە ڕێنمایی ئێمە وەکو بانقە پسپۆریەکان بەڕاستی هەر کارێکەر ئیشێک دەیکەین بە پێی ڕێنماییەکانە بە پێی بەڵێ ئێمە جێبەجێ دەکەین سپاس دەکەم بێگومان دێمەوە لایجان بەڵێ دکتۆر شریخانی ئەو بابەتە طبعا هەموو کەسێک کە قەرز وەردەگرێت کەفیلی هەیە ئەگەر مۆزەف نەبێ فەرمانبەر نەبێ ئەو مۆزەفە کەفیلی هەیە کەسەکەش دەبی موچە خۆر بێت بە قانون دەبی موچەی ئەو شخصە ئەگەر شخصە ئەسڵیەکە پارەکەی نەدایەوە کەفیلەکە الأصيل الكفيل كالأصيلة دەبی کەفیلەکە بیداتەوە بەڵام لەبەرەوەی کەفیلەکە دیسانەکە موچەخۆری حکومەتە دیسانەکە دەبی ئەو پارەی هەر بۆیە شتەکە تێکەڵشێشێک هەیە موچەخۆر و هاوڵاتی ئاسایی تقریبا وەکو یەکن چونکە لەم دۆخەیە قەیرانێکی زۆر جددی بووە هەموو خەڵکی گرتوتەوە بەڕاستی ناتوانانی بڵێ هاوڵاتی ئاسایی لێ وەردەگرمەوە لە فەر چکە لە نەتیجە هەر فەرمانبەرەکە دەبی بازەکەی بدات ئەنی شتەکە تۆزە کەواتە هەر ئەوەیە ئەوە کارەکە کەواکات فەرمانبەر و هەڵەوەژای وەزارەتی دارایی بڕیارێک دەرکا بە دواخستنی ئەو وەرگرتنەوەی ئەو قەرزانە وەزارەتی دارایی کە جەنابتان بە شێوەیەک لە شێوەکان ینی نوێنەرایەتی وەزارەتی دارایی شەکەن لەم بەرنامەیە وەزارەتی دارایی ڕێنمایی دەرکردووە کە وەرگرتنەوەی ئەو پارەیە ئەو بڕەپارەیە کە یا وڵاتیان حکوومەتە و لای هاوڵاتیانە تاکەی دواخراوە ینی سەقفێکی زەمەنی کاتێکی دیاری کراو هەبووە ئەو بابەتە بابەتێکی حساسە مەسیریە پەیوەستە بە کۆی گشتی حکومڕانی و مؤسسەی مالی چه ئاراستی دەکە ئەنجومەنی وەزیرانە وەزارەتی مالیە بە تەنیا ناتوانێت بڕیارێک لەو بارەوە بدا دەبێت ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەکاوە تاوتوێ بکرێت دیراست بکرێت ئایا کە هاوڵاتی قەردارە و فەرمانبەر قەردارە لە نەتیجە ئەویش قەرزی لەسەر حکوومەتە چۆن دەتوانین مەقاسەیەک لە نێوان ئەو دوو قەرزانە بکرێت ئایا دۆخی پێدا ینی هاوڵاتیان و فەرمانبەران ئاماژە بەوادن تەنانەت گلەیە واکرێڵێ من ئێمە سەیرمان لێ هاوڵاتی و فەرمانبەر جیاکەنەوە لە کاتێکە قەیرانەکە بەس فەرمانبەری نەگرێتەوەتی بازار دۆستاوە بەعام هاوڵاتیانش ئەو گلێ لە حکوومەتی خۆیان بکەن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بڕیارەی داوە بڕیارێکی ناساری بۆ ئیلزامی بووە یان لە خۆشی خۆی و ئەو بڕیارەی نەداوە ئێستا کاتی ئەوە تووەکە ئەو بڕیارە هەڵبگیرێ بۆ یەک باسی واکرێکا لە کابینەی ئایندا یەک لە ئەکیدم لە بەرنامەکانی کابینی ئایندا ئەوەیە کە بە زۆرێک لە زۆرەکان مەقاسەیەک لە بینی ئەو هەردوو مافەکە بکچکە لە قانونی مەدەنی هەمانە حواڵەت الحەقمانێ حواڵەت دینمانێ بە زۆرێک لە زۆرەکان مەقاسە لە نێوان ئەو دوو بابەتە بەڵام لە کاتی باشتربوونی دۆخی ئابووری چارەسەر چییە لەم دۆخەیە مەقاسەیە چۆن دروست ئەو مەقاسەیە لە کاتێکە وەزعی ئابووری تۆزێک هاتەوە شوێنی خۆی ینی بەرەو باشتر چوو حکوومەت توانی لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەران دابین بکە ئەو پرۆژانەی کەوا پێویستن ئێستا بەگەڕ بخرێنەوە تۆ ئاگداری ئێستا زیاتر لە زۆربەی شوێنەکان زۆربەی ڕێگاکانمان تێکچوون زۆر پردەکان ئاو بردوێتی ئێمە کۆمەڵی کارەساتی لەگەڵ ئەوەی کارەسە قەیرانساتوانی بڵێ هەمووی زۆری تێکچووە ئەو هەموو پێویستی بە میزانەیە بە بودجەیە ئەو بودجەیە دەبی حکوومەت بتوانێت بە زۆرێک لە زۆرەکان ئەو بودجەیە دابین کات ئەگەر دابینینەکە ناتوانێت ئەو مەقاسەیە بکە بەڵامی دکتۆرەڵێ قسە هێنێ وڵاتیانی شەڵێن نەڵێن ئێمە ساڵانە پارەی ڕێگاوبان و ژینگە و هەرەوە ماوە پارەی هەواکەشمان لێ وەربگرن ئەی نابێ و جادەیە پێڕێک بخرێتەوە خۆی دەبی لە نەتیجەیە بۆ بێ ئیلا لەو پێشینەیە ڕێگاوبان یەک لە بەرنامەکانی حکوومەت سندوقی ڕێگاوبان ڕێکخاتەوە سندوقەوە ڕاستی مەشاکیلی هەیە ئەو پارەی کە بۆ ڕێگاوبان تەرخان دەکرێت ناکرێت بۆ سێکتەرێکی دیکە تەرخان بکرێت پێویستە تەنیا بۆ بەبەستی ڕێگاوبان تەرخان بکرێت
ئێستا پرۆژە یاسایەکی لە ئەنجومەنی وەزیران حکوومەتی عراقی پرۆژە یاسایشی دەرکردو سندوقێکی تایبەت کردو بە سندوقی ڕێگاوبان ئەو پارانی کە وەردەژێری هەموو پارەکە دەست ئێوە تا چنددە باج ئێوە تا چنددە ئاگاداری ئەو پارێن کە بۆ کوێچێ ئێوە شەر ناچێتە چوارچێوی باج لە وڵاتیان وەرەگیری نانە باز ئیلا بە یاساڕێک دەخرێن مادە 28 دەستوری عراقی دەڵێ وەرگرتنی باز ڕێخستنەوەی عیفاکردنی هەمووی بە یاساڕێک دەخرێت ئەو پارانە بە یاساڕێک سوڵتەی تەنفیزیە هەیە بە قەرارێکی وەزیرێک دەرچووە وەزیرێک بۆ نمونە وەرگرتنی ڕسوماتی ژینگە یان ڕسوماتی ڕسومات بەڵام ڕێنمایی وەزیرێکیش بێکچێتە ناتوانین ناوی بازی جێبەجێکردن وەکو یاسا تەطبیقەکە باز ئەوەیە کە سێکتەری باز ئیدارەی دەکات سەرپەرشتی دەکا وەری دەگرێت هەموو ئەو شتانی کە شارەوانی پارانی شارەوانی وەری دەگرێت یانیش وەزارەتی ناوخۆ وەری دەگرێت یان ژینگە وەری دەگرێن ڕێگاوبان هیچی ناچێتە چوارچێوەی وەرگرتنی باز لە دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان وەکو دەرئەکەوێ وردە ئەنگاو بە هەنگاو بەرەو باشترەچێت تەواو باش نەبووە بەڵام هەنگاو وەکانی بەرەو باشتربوونی دەرکەوتووە کێن ئەوانەی کە مؤهلن یاخود دەبێ باجیان لێوەربگیرێت باج یاسا فەرزی کردووە ئەو فیانەی کە لە یاسا هاتوو پێویستە بازیان لێوە بگیرێ ئەو کۆمەڵێک بازت هەیە بازی زەویت هەیە زەوی بەتاڵ ئەوە یاسای 62 ساڵی ژمارە 62 ساڵی 1950 ژمارە 159 ساڵی 62 ئەوەی زەڕی بە عقار یاسای 1970 مان هەیە تایبەتە بە میهەن و پیشە و حرف و ئەوانەی کە هەیە لە کوردستان و لە عراق لە سەرتاسەری عراق جێبەجێ دەکرێت و کۆمپانیەکانش هە لە زمانی ئەو یاسایانە باز دەدەن ئەگەر شتێک لە یاسانە هات بێت و ناتوانانی بازی لێوەگرێت چونکە باز بە یاسا ڕێک دەخرێت بەڵام پێویستە چاکسازی ئیسلاحات لە کۆی ئەو یاسایانە بکرێت هەروها لە مەجای وەرگرتنی باز لە مەزیاترەوەی ینی ئەمەوێت جختی لەسەر بکەمەوە ئەو باجەیە کە لای سەرمایەدارەکانە لای کۆمپانیاکانە ینی ژمارە یاخود بڕی خەیاڵیە بەڵام ئەوترێت نایدەنەوە یان خۆیان لە دانەوەی ئەم باجا دەنەوە دیارە ئێوە خۆشتان باستان لەوە کردووە پێشتر کە بە سێ قۆناغ لیان وەرەگرنەوە هەر قۆناغی مۆڵەتی 21 ڕۆژی لە پێشە و ئەم جۆرە شتانە بەڵام لەگەڵ ئەوەشە چەندین کەس هەیە ئەوترێت تا ئێستا باج نادات ئەمە وڵاتی یاسایی نییە ئەمە دەسەڵاتدارە ئەمە کەسێکی لە پشتە یا خۆی دەوڵەمەندەیان کۆمپانیای زەبەلاحی هەیە مشکلەی کۆمپانیەکان مشکلی ئەو میزانیە بودجەی ساڵانەی ختامی خۆیانە کە تەقدیمی دەکەن بەداخەوە زۆربەی هەر زۆری ئەو میزانیانە کە تەقدیم دەکرێت لە 95 بەسەرەوە وەهمیە ئیرادی حقیقی خۆیان ئێوە ناتوانن چاودێر بن بۆی بزان مادام ئێستا جەنابتە ئاماژەی پێدەی وەهمیە کە وەهمیە مادام ئێوە درکتان بەم ڕاستیە کردووە ئیجراعات ئێستا ئیجراعاتمان ئەو میزانیانەمان هەمووی ڕاگرتووە هەمووی ئێستا بە هەماهەنگی لەگەڵ دەستگای نەزاها ژووری بازرگانی کوردستان وا خەریکین ئالێتێک دەدۆزینەوە وەرکشۆپێک دەکرێت لەو ڕۆژانە تەواوی ئەو مەشاکلانە لەو وەرکشۆپە عرض دەکرێت تەواوی یا ڕاستپاردە و پێشنیاری چاکردنی ئەو بابەتە دەخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیرانی بەڕێز نەخێر ئەو ساڵ هەموو میزانیەکانمان ڕاگرتووە هەمووی ئەوانە دووچاری ئیزراعاتی یاسایی زۆر تون دەبنەوە بەداخەوە ئەو محاسب قانونیانەی کە ئەو بجانش ئامادە دەکەن هەمویان مەسئولیت هەڵناگرن بە پرسیارەتی لە ئەستۆ ناگرن ئێمە دەمانەوێت هەر یەکەک هەرفی ئەیەک بە گوێرەی ئەو یاسایی کە هەیە بە جووری ئەیاسە چ مەسئولیاتێکی لەسەر شاندانەوە مەسئولیاتەکان لە ئەستۆ بگرێت ئەو ساڵەکە دامانەوە میزراعاتی یاسایی لەگەڵ هەموو ئەو خەڵک و لایەن و شخص و کۆمپانیانە بکرێت کەوا خۆیان دەدەستنەوە لە باز چونکە بەڕاستی مشکلەی تەحەڕوبێک لە هەرە تحدیاتە گەورەکانە کە ئەوڕۆ لە عراق لە سەرتاسەری عراق و لە هەرێمی کوردستان پرسیارێکی دیکە لە خات و شیرینەکەم ویتر نزیکە بینەوە لە چایخانەکە لەوێ کۆمەڵی وڵاتی چاوەڕێمانەکە دەوانیش پرسیاری خۆیانیانەیە شیرین خان من مەبەستمە لەسەر غەرامەکە لەسەر سزاکەت یەک تۆزیتر ڕوونکردنەوە بدەی بە وڵاتیان ینی بۆ نمونە لە یەکێ لە ڕوونکردنەوەکانە کە بڵین ئێوە ئاماژەتان پێداوە بەڕێوبەری گشتی بانکە پسپۆرەکان ئاماژەی پێداوە ئەڵێ گەر ساڵێک بەسەر نەدانەوەی پارەکە تێپەڕێ ڕۆژی 1000 دینار تقریبا ساڵی 365,000 دینارێک ئەچێتە سەر پارەکە وەکو سزا ئەمە ڕوون نییە چۆنە و چۆن جێبەجێیەکەنەوە غەرامەکە بە پێی بڕەپارەکەی لە سەتادا ئەوە یعنی بە پێی قانون و بەڕێنمایی ئەوەمان بۆ هاتووە کە
غەرامە لە سەتادە لیان دەبڕین باش ئیتر مەبلەغەکە چەند بێت لە ساڵێکە سەتادەی مەبلەغەکەی دەچێتە ینی ئەگەر ساڵێک بەسەر نەدانەوەیە تێپەڕی اینجا ئەم سزایی بەسەرا جێبەجێ ئەکرێ نەنا مەسەلەن هاوڵاتیان ساڵی جارێک دێن قەرزەکانیان دێننەوە ڕێکەوتێکی بۆ دیاری کراوە لەم ڕۆژەیە تۆ پێویستە قەرزەکەت بگەڕێنیتەوە ئەو ڕۆژە هەر ڕۆژێک چەند تەخیر بێ ڕۆژ حسابی دەکەن چەند ڕۆژەکە ینی هەبوو هەر یەک ڕۆژ دواکەوتن لە سەتادەی مەبلەغەکەی لێ بڕێت ئەمەی تر کەسی لێ ینی ناپەڕێنرێت شمولی هەموو کەسێک هەموو کەسەگرێتەوە تەبانەوە بڵێن بە حسابات دەکرێ و یەکسەر خۆی ڕەسیدی چەندە قەرزەکە چەندە مەبلەغی ڕۆژێک تاخیر بوو لە سەتا ئەوە دەی مەبلەغەکە دەچێتە سەر حسابەکەی یعنی قەرزەکەی زیاد دەکات بەڵێ بێگومان قسەی زیاتر لەسەرەوە پرساکەین شیرین خان دکتۆر کەمال ئێمە چین لە چایخانەیە کە چەنە کەشووە واش گەرمە بەڵامە چایەکی گەرمە خۆینەوە هەمیشە توانین بیخۆینەوە و گفتوگۆکەمان بەردەوام هەلێرەوە فەرمون وەرنێرەوە بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت دیارە ئێوە ئاگاداری نیوەی یەکەمی بەرنامەکە بوون نیوەی دووەمی بەرنامەکە لەگەڵ کۆمەڵێک هاوڵاتی بەڕێز دەست پێەکەین کاوانیش باس لە معانات و خەمەکانی خۆیانەکەن یەک پرسیار لە شیرین خانەکەم و دوایەوە چینە لای ماوڵاتیە بەڕێزانە بزان ئەمان داواکاریان چێ و قسە و گلەیەکانیان چێ شیرین خان بابەتێکی دیکار بە نسبەت بڵین ئەو خستەی دراوە بە هاوڵاتیان ئەوەیە کە ئێستا قسە لەسەر ئەوە شەکرێت ڕاستە هاوڵاتیان ینی بڕێکی زۆر خست و یاخود پێشینەیان وەرگرتووە بەڵام هیچ دەنگ و باسێکی ئەوە هەیە کە دەست پێ بکاتەوە بە نسبەتەوانەی کە سوودمەند نەبوون وەڵاهی بەنسبەت دەست پێکردنەوەی پێشینەکان دەوەستێتە سەر کابینەی نوێ دامەزرانی کابینەی نوێ لەگەڵ تەزدیقکردنی بودجەی 2019 ئەو کاتە دیاری دەکرێت کە پێشینە دەست پێ دەکاتەوە یانە لە ئێستادا هیچ شتێکی وانی تا ئێستا نییە زۆر باشە بۆی بینەرانی شاگادار بن ئەم بەرنمەیە ئێمە ئەمڕۆ یەکشەممەیە کە تۆماری ئەەکەین و لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەزێتەر بۆ یاوە بە ئیسراحەت دانیشتوین چا خۆینەوە لە کاتی ڕۆژدا بچمە لایەوە هاوڵاتیە بەڕێزانە ئەگەر مایکەکە دووەربگریت دکتۆر پسپۆری لە بواری باجە و هەروە خاتوشیرین لە بواری پێشینەکانە ئەو پێشینانی دراوە بە وڵاتیان بۆ دروستکردنی خان و ئەم پرسە جیاوازانە جەنابتان بۆچی ئەمڕۆویستان لەم بەرنمەیە بن و قسەکانتان چینەتانەوە بیکەن فەرمون بەخێراتنی هەموو لایەک دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم یەک تۆز دەنگ بەرز بکەیتەوە بەڵێ واللهی بەنسبەت ئەو پێشینیانەیە کە حکوومەت دایتی بە هاوڵاتیان ئیشەشی زۆر باش بوو بەس لەگەر پەیدابوونی قەیرانی دارایی و ئەو مەشاکلانەی تووشی هەرێمی کوردستان بوو مەفرۆزە بەنسبەت ئەو قەرزانێکی ئێستا دەدرێتەوە لە هاوڵاتی دەدرێتەوە حکوومەت مەفرۆزە بڕک مراعاتی خەڵکەکە بکرێتە چۆن یەکەمیان بە خۆت دەزانی ئێستا ئەو کەسێکە پێشنیان وەگرتەوە هەر هەمیان تقریبان لە 1970یان مۆزەفن باش لە 1970 مۆزەفە بەنسبەت مۆزوعی ڕەواتبەکانیش هەموویەتە ئێستا لە ساڵی نوێیە مۆزەف ئەگەر ڕاتبەتی وەگربیان دوی وەرگرتبی بە تەواوی یعنی چ لە معاناتێکی مشکلی ئەوەی کە هەبووە چەند گۆڕانکاریشتێدا جەنابتان پێشینەتان وەرگرتووە یان عقارتان هەیە و لەو بوارێ نووسینگەتان من و ئەمن وەکو مەکتەب عقارات باشە قسە دەکەم کاکژیارش هەم مەکتەب عقاری باشە ئەو معاناتانەی خۆت ئاماژەت پێدا هاتوۆتەوە لای ئێوە لە ئێستایە
دەنگ و باسیەوە هەیە و بە فەرمیش بڵاو کراوەتەوە کە داوا کراوە لە فەرمانبەران و لا وڵاتیانی ئاساییشە و پارەیە وردە بگێڕنەوە و ئەو غەرامەشی هاتۆتە سەریانە بێ دەفعی بکەن. بالضبط باشە بەنسبەت ئەو پارەدانانەوەی بەسمایکەکە بەنسبەت پارەدانانەوەکەی با یعنی چ مشکلەیە قەیرانی دارانی تووشە ئەو هاوڵاتیانی بوو نێزکەی 4 ساڵە باشە چ مشکلەک هەیە ئەگەر حکوومەت ئەگەر بتوانیت لە قەدەر ئیمکان چ حکوومەت کۆمپانیا هەردوولایەن صاحب ئیمکانیەیە کۆمپانیە ئیسیفادەی لێ کردیە لەو پرۆژانە بە مەلاین دلار ئیسیفادەی کردیە با 2 ساڵت کە لە بۆیان تاجیل کرد یعنی بەنسبەت کۆمپانیە سەرڕای ئەوەش ئێستا کۆمپانیەکانیش هەر داوای ئینزاراتیان نارتە لە بۆ هاوڵاتی ئینزاریان نامە دەستی پێ کردووە ئێستا و زۆربەی ئێستا دەتانن ئەنگۆ بچن قسەی لە ناو شاری وەکو ئەو شارانە کە هێناوەکان نارێن ئەو شارانەی کە مەوجودن شەریکەش داوای ئەوەی دەکاتەوە داوای قستەکەی دەکاتەوە قست هەیە ئیش شەریکەی ئێستا لەسەر خانوو ماوە نێزکەی 24 میلیۆن 23 میلیۆن کە بە پارەیە یعنی تقریبا نێزکەی 2 دەفتەر بەس تەنها قستی شەریکەی لەسەرماوە مەسەلەن لە مانجی کۆمپانیاکە فشاریان لەسەر دروستەکە کارێبی بالضبط ئینزاراتیاندایە سەرڕای ئەوەش کە ئینزاراتیان دەرێت تەحویلی محکەمەیان کردیا دەوەرەقەی محکەمەکەش هاتە سەر هاوڵاتیەکەی ئەو بابەتە پێم دوو بابەت تێکەڵ کراوە ئێستا لێرەدا بەشێکیان کۆمپانیەکانی ئەوانەی ئیسیسمار پرۆژەی ئیسیسمارینە قەرزێکەوە لایوانە وەکو مستەسمر خانووی داوە بە هاوڵاتی و هاوڵاتی پابند کراوە ئەقساتی خۆی لە ماوەیەکی دیارەکراو بدات ئەو بابەتێکە بابەتێکی دیکەی کەوا پەیوەستە بە حکوومەت قەرزی داوەکو قەرزی نیشتە جێبوون بە هاوڵاتی و هاوڵاتی پرۆژەیەکی بنیادناوە یان خانووی نیشتە جێبوونی لەسەر دروست کردو لەسەر ئەو عەرزە زالەگون بێیان لە شار بێ ئەوەش بابەتێک پێم وایە بابەتەکان تێکەڵ کراون مەبەستی ئەو ڕێزەی کامەیە ئەوەی پێم وایە شەریکاتی ئیسیسمارە ئەوە ئیسیسمارە دەبوایان نوێنەرشی ئیسیسمار لێرە کاری ئێوەیە و وەکو حکوومەت دەتوانێت فشار دروست بکە کۆمپانیەکانیش دەتوانن فشارە دروستکردنی و ئاگاداری ئەمن یان نەگەشتۆتەوە لایەوە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە قەرزی پێشینەی نیشتە جێبوونەکەیە ئەوەی کە لە کۆمپانیا لێتان وەرگیراوە هیچ عیلاقەیەکی بە ئێمەوە نیە پەیوەندی بە ئیسیسمارەوە هەیە بەڕێزەی دیکە سەرەتا دەستخۆشیت لێ دەکەم نا بەس حکوومەت نییە کۆمپانیەکانیش دەستە هەمووی غەرامەی وەردەگرن وەکو حکوومەت ئەمان نوێنەری حکوومەتن باشە حکوومەتیش زۆرە مانجە 25,000 وەردەگری غەرامە ئەتو لەو حالەتی نابیت تەمەشای زروفەکەی بکەیت تەمەشای بازار ڕاتب نادرێ و غەرامە زۆرە یعنی یەکێکی دیکە ئەو غەرامە زۆرەکانی ئەو بەڕێزەکە بەنامە بۆ مناتووە هاوڵاتیەکە ینی بۆ ئەوەی بینەرانیش ئاگایان لێبێت هەر بەنسبەت ئەو 25,000 کە باسیەکەی ئەڵێت ینی دوایەوەی قەیرانی دارایی بووە ئاماژە بەوادا ئەڵێ من ینی ئەڵێ من کوڕی شەهیدم لە شەڕی داعشیش خۆبەخش بووم باشە ئەمە پاداشتی کوڕەشەید و ئەو کەسانەیە کە خۆیان بۆ ئەم خاکە ئەکەنە قوربانی ینی ئەڵێت ئێستا ویستمە دەست بکەمەوە بەدانەوەی پارەکە پێیان وتوم هەتا کۆی گشتی و غەرامەی لەسەرتە نەیدەیت هیچ پارەیەکیان کرەیەکی نوێت لێ وەرناگرین ئەڵێ بۆیە منیشە و پارەیەم نییە بۆیە ناچارمەر پارەکە نادەمەوە دیسان وازەیەنم و ئاماژە بەواداڵێت دەیانی وەکو من چاوەڕی بڕیارێکن بۆەوەی دەست بکرێ بەدانەوە لە چەند ڕۆژی ڕابردوو کابراایەک 7 ملیۆنی هێنا بوو بەڵام لەبەرەوەی پێشەکی داوای غەرامەکەیان دەکرد پارەکەی نەدا و ڕۆشتەوە واروار لە نامەکەی ئاماژە بەوە ئاداڵێت کابرای سەر کۆمپیوتەر من قسەی ئەوت بۆ ئەخوێنمەوە پێی وتم ئەگەر تا ساڵی 2021 تەواوی ئەو پارەی لەسەرتە نەیدەیت ئەوە خانووەکەت دەفرۆشین و پارەکەی حکوومەتی لێ ئەڵەگرینەوە و باقیەکەی دەینەوە بەخۆت باسی 25,000 غەرامەکەشی کردووە بەنسبەت ئەوەی کە چووە و پارەی لێ وەرنەگیراوە بڕوا ناکەمەوە ڕاست بێ لەبەرەوەی ئێمە ئاگاداری هەموو بانقەکانمان کردووە کە هەر مەبلەغێک دێننەوە وەریگرن مهم قەرزێک بگەڕێتەوە یعنی بەنسبەت غەرامەکەش ئەوە لە دەسەڵاتی ئەو پارەی کە بۆ نمونە کەسێک ملیۆنێکە بات ئەم پارەیە خەنە بەر غەرامەکە بۆی یعنی خەنە بەر قەرزەکەی ئەمە قسەکەیە خۆی چییە لێرە کێشەکە ئێستا ئەوان نازانن ئەو
سیستەمە چۆنە کاتێک کە تۆ لە حسابەکەت قەرزاری حکوومەتی بە بڕێک پارە بۆ قەرزی خانوبەرەیان نیشتە جێبوونا کە ڕۆژ غەرامەی دواکەوتنەکەی دەچێتە سەر ئەو ڕەسیدە تۆ لە هەموو حاڵەتێکە چەند تەخیربی ئەوەنەی کە غەرامەی دەچێتە سەر لێخۆشببوونیش نییە تۆ هەرێبێ قەرزەکەت بدەیتەوە ئەنجا لەبەرەوە من بەرچاوڕوونی دەدەم بە هەموو خەڵکێک کە ئەوە بزانن کە قەرزێکیان لەسەر بوو هەتا زووبی دەنەوە باشترە لەوەی باشێت بەوە داوت هەر بڕەپارەیەک ببەن وەریەگرنەوە بەڵام لای من ڕوون نییە لای وڵاتیانە ژوون نییە ئەو بڕەپارەیە کە ئەیبنەوە ئەخرێتە بری سزاکە غرامەکە بۆ یان ئەخرێتە بری قەرزەکە ئاخر ئەگەر بخرێتە بری قەرزەکە ئەی غەرامەکەشی لەسرە یعنی قسەی ڕاستەکە غرامەکە داوا ئەکەن بۆ ئەوی دەستکەنەوەی بە پارەدانەوە تا خەتا غرامە لا بێبێ بیداتەوە اینجا قەرزی لێ ئەجا ئەوە دەگەیەنێ کە ئەو قەرزەی کە لەسەرەتی هەر ماوە هێشتا تۆ ئەو قەرزە نەداوە بەڵام سەرەتا غرامەکەی لێ لەسرە داوای کەفیلی بانقی لێ دەکەن دەرە بڕۆ ڕاتبخۆرەکەم لۆ بینا کە تەئیدی بانقت بداتێ ئەو قەرزت لێ خۆش دەبن لێت خۆش نابن بەس مەبلغەکی کەمت لێ وەردەگرن ئێسلام میلیۆنەکەم با بچینە لای ئەو پیاوە بەڕێزە وڵای من بابەتێکی زۆر سەیری ئێستات بە مێشکمە حکوومەت دەگەر وڵاتی پارەی بۆ نەگەڕێنێتەوە غرامەیەکە بەڵام ئەو هەموو پاشەکەوتەی وڵاتی لای حکوومەتە ئەبێت حکوومەت بە چەند غرامە لێ بێتە دەرەوە فەرموو سەرەتا بەخێرهاتنی میوانان دەکەم بەرنامەکە بەڕاستی زۆر لە جێی خۆیەتی دڵنیاشم کاردانەوەکی باشی دەبی ئینشاءڵڵا ئەنجامەکی باشی دەبی من لە 2012ەوە لە یەکێک لە کۆمەڵگاکان نیشتە جێبوونەکانی هەولێر خانیم کڕیوە باش خاوەن خانووەکە ڕاستەکە نزیکەیتەوە بۆی خاوەن خانووەکە فەرمانبەر نییە بەڵام من مامۆستام نزیکەی 20 ساڵە خزمەت دەکەم هەفتەیەک پێشتا لەسەر وەڵامی ئەو بەڕێزە هەفتەیەک پێشتا سەردانی بانقی نیشتە جێبوونم کرد هەمان وەڵام چوم قستم برد ئیمانگەک ئەمن مامۆستامە ئیمکانیەتم نییە یعنی ئەگەر حکوومەت با ئەوەی باز بکەم ئەگەر حکوومەت زۆر زەختم لێ بکە لەوانەیە تووشی کرێتیاتی ببمەوە دیسان بەڵێ نیتم مامۆستامە تۆ چەند ساڵە مامۆستای 18 ساڵە مامۆستام 18 ساڵە مامۆستای بڵێ سوپاس بۆ خوابووی بە خاوەن خانەی خۆت لێسە لە سایەی ئەوەی کە داواتان لێکەنەوە خەریکە دیسانەوێ بیتەوە بەکرێکی دەترسم بۆچی لە ناکاو بڕیارە خوان خواستا بڕیارێک بدرێت ئەگەر بڕیارێک بدرێت چیەکە یعنی تۆ خانۆکە دەفرۆشی ئەگەر ئیجبار بم بە پێی یاسا بەڵێ لە حکوومەتە و یاسایە و خانوەکە دەفرۆشم و دەمەکرێتی نیتم لەکوێ بینم بۆ ئەمە چیەڵەن شینی خانیانی 18 ساڵە مامۆستایە باشە پیشەیەکی پیرۆزە بینیمان لە کاتی قەیرانە یەکێک لەو چین و توێژەی کە هەڵوێستی زۆر بوو مامۆستایان بوو نەیانێشت مناڵی کەس بێ بەش بێ لە خوێندن ئەڵێت دوای 18 ساڵ توانیوێتی ببێ بە خاوەنی خانووی خۆی سوپاس بۆ خوا کەوە ینی ئاوات و ئومێدی هەموو کەسێکە کە بێ بە خاوەنی خانووی خۆی ئێستا ئەگەر فشاری لەسەر دروستکە دەڵێ ناچارم دیسانەوە خانۆکە بفرۆشم دیسانەوە دوایە هەموو ساڵە بێتەوە بەکرێکی فشارەکانی ئێوە تا ئاستا ڕواکەوان ناچار بن خانوو بفرۆشن من پێشتریش باسم کرد ئێمە کەس ئیجبار ناکەین بۆ دانەوەی قەرز ئێمە وەکو بانقی خانوبەرە و نیشتە جێبوون وەکو بانقە پسپۆریەکان ئیش لەسەر ڕێنمایەکان دەکەین ئێمە قەرزێکمانداوە بە هاوڵاتی یان فەرمانبەر بەپی ڕێنماییەکان دەبێ ئێمە بەو بڕە دیاری کراوە بەو ماوە دیاری کراوە وەریگرین کەواتە یعنی بانقەکە هیچ گوناحی نییە کە داوا لە تۆ دەکا عەقدێک ئیمزا کراوە لە بینی قەرزوەرگر لە بینی حکوومەت واتە بانقەکە ئامادە بووە و ڕازی بووە کە ئەو بڕەپارەیە وەردەگرێت لەو ماوەیە دەیداتەوە ئەوانەش دەبێ ڕێنمایی تازەی پێ دەرچێ اینجا بەڕاستی ئێوە خۆتان داوای ئەوەتان کردووە کە لە ئەنجومەنی وەزیران کە ڕێنمایی تازە دەرچێت بۆەوەی ئەمانە احتیواکات بەڵێ جنابی وەزیر و وەزارەتی دارایی زۆر بەتەنگ ئەم مەسەلانەوەنە هەموو خەمخۆرن لەم بینەی پێشوو ئێستا ئێمە نووسراومان بەرز کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە داوای ئەوەیان کردووە ماوەی قەرزەکە درێژکرێتەوە کە ماوەی قەرزەکە درێژکراوە واتە قەرزەکەش کەم دەبێتەوە چکە بە
نیسبەتەکەی قەرزەکە کە تۆ دەیبیتەوە پەیوەندی هەیە بە مودەکە بەڵێ تا مودەکە یادگار بەڵێ بەڕاستی ئەمە گەشتبینین کابینەی داهاتوو نەتیجەی ئەنجامەکی باشی هەبی خۆشگوزەرانی لە بۆ خەڵکدا بیمکە بەڵام خەلەکەی هاوکاریە بۆ ئێوە ئەگەر مودەکەی ماوەکەی درێژ ئەمن بکرێتەوە حەلەکەم هەیە یعنی بەش فکر دەکەمەوە زۆردار حەلەکەوەیە ڕاستە ئەو قەرزانەی کە هەبووە ئەو چەند ساڵە وەکو پاشەکەوتەکە بازارێ ڕابوەستی لەمە دووە لە یەکیەکی مەسەلەن 2009 ئێستا بەش بە حاڵی خۆ مەک مامۆستایەک ئامادەم هەمومان قستی خۆم ببم چونکە هەنجەتی ئەوەم نەما کە ئەگەر سی ڕۆژارێ موچەکە دووەرگێ تەواو چۆن ئەمن ئەوان مافیان لەسەر منێ ئەمنیش مافم لەسەر ئەوانەیە وەک هاوڵاتێک وەک فەرمانبەرێک بەس لەمە دووە عوزر نامینێ کە هاوڵاتیان فەرمانبەر قستی نەبە ویست قسەی لەسەرەوە بکەی ئاماژەت بەوەدا کە حکوومەت یاخود لایەنی پەیوەنددار ناتوانێت ئیجبار و ناچاریان بکە کە قەرزەکە بدەنەوە بەخۆی بە قانون کە عقدێک کرا عقد شریعة المتعاقدین هەردوو لایانی پەیوەندیدار پێویستە پابندی بند و بنەماکانی عقدەکە ببن بەڵام لەبەر ئەوەی باردۆخی کوردستان لە دۆخێکی نەخوازراودا بوو لەبەر شەڕی داعش لەبەر قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنگ هاوڵاتیانی خۆی بوو ئەو قەردانەی دواخست بۆیە هەروەکو چۆن حکوومەت قەردەکانی خۆی دواخستەوە پێویستە کۆمپانیەکانیش لە ڕێی دەستەی وەبەرهێنانەوە ئیجبار بکرێن ئیلزام بکرێن ئەو قەرزەی لەلایەن هاوڵاتیانە ئەو ئەقساتانە بۆیان درێژ بکرێت هەروەکو چۆن حکوومەت کردوێتی پەیامێکە بۆ دەستەی وەبەرهێنانی کوردستانیش کە کۆمپانیەکان هاوڵاتیان ناچارەکەن و داوایان لەکەن کە قەرزەکانیان بۆ بگەڕێنەوە ئێمە بێگومان دەرفەت هەبێت لەم بەرنامە بیا لە بەرنامەی دیکە قسە لەسەر و بابەتەشەکەی بۆیە پێویستە هەروەکو چۆن لە کابینەی ئایندا دڵنیام ئەو بابەتە چارەسەر دەکرێت حکوومەت هاوڵاتی ناچار ناکە بەڵام غەرامەی بەسەر غەرامەکەش پێویستە غەرامەکەش چارەسەر بکرێت بە زووترین کە ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەربکە کە بەهۆی ئەو دۆخە نەخوازرا ئەو وەزعی کە هاتوۆتە پێش بەدڵی کەسمان نەبوو بەدەستی کەسمانەوە پێویستە چارەسەری بابەتە بکرێت فەرموو بەڕێز طبعا پێشەکی من بە خێراتنی جەنابتانەکەم دەستخۆشیتان لێکەم و بە خێراتنی میوانەکانشتانەکەم تۆز دەنگت بەرزکەیتەوە چکەوەکو پێویست دەنگت نایەت دەستخۆشی لە جەنابتانەکەم و بە خێراتنی میوانەکانیشتانەکەم بەڵام بەڕاستی من لێرە ڕووی دەمم ناکەمە میوانەکانیش ڕووی دەمم ئەەکەمە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەم کابینەی کە ئێستا دامەزرێ چونکە بەڕاستی معاناتەکان و کێشەکان زۆر لەوە گەورەترن کە لە ئاستی مەسئولێتی ئەم بەڕێزا نابێ باشە معانات و کێشەکان ئەوەی جەنابەت با بڵێم ئەگەر بتوانم بەدەستیەوە ناڵێنی من ئەوان ئەو معاناتانت پێڵم بەس ئەگەر مەجالێک بەبرای خۆت پێشەکی ڕوونکردنەوەیەکت دەبێت طبعا بە هەچی یاسا و ڕێساکانی دنیا هەیە ئەو قانونەی کە ئەو خوشکە بە ڕێزە باسیەکە یا هەر قانون و عقدێک کە تۆماری لەسەرەکرێ تۆ وەرە کۆمپانیاکان کۆمپانیای تەمینی صحی بێ تەمینی ئەموال بێ هەموو تەمینەکان ئەکرێ عقدی لەسەرەکرێ ئیمزا ئەکرێ لە حاڵەتێکی نائاسایی کە حاڵەتی حربە یا حاڵەتێکی وەک ئەم قەیران و شەڕی کە کوردی تێکەوت هەموو شتەکان بەتاڵەکرێتەوە تۆ تەمینی ماڵە کردووە تەمینات نادرێتێ تەمینی خۆت کردووە نادرێتێ باشە ئەم یاسا و ڕێسایی کە لەسەر ئێمە نیشتەجێبوون من لە ئاستی سەرەوە پرسیارەکەمەکەم کە لەسەر هاوڵاتی دانیشتون فەرزیەکەن غەرامەکە بە زۆر لە منە سەنن لە موچەخۆری ناچەنن ئەم حکوومەتەی هەرێمە حکوومەتی هەرێمی موچەخۆر نییە با بزانێ یەکەم جار حکوومەتی هاوڵاتیە موچەخۆرەکەی ئەویش هاوڵاتی دروستی کردووە ئەبێ یەکەم جاربی لە هاوڵات لەناو پاسەکە بەر لەوەی بین بۆ لایەوە باسی ئەومان کرد هاوڵاتیەک کە پێشینەکەی وەرگرتووە موچەخۆرێک بووە بە کەفیلی کەواتە پەیوەستن بەیەکەوە بەڵام ئەو زەریبەی کە موچەخۆر داوێتی لە وەرنەگرتنی موچەکەی کە نەیدراوەتێ منی هاوڵاتی عەرەبانچیەک سایق تەکسیەک دوکاندارێک عینی زەریبەمان داوە چونکە بازارمان نەبووە کرێکی دوکانێکت هەیە کری دوکانەکەشت هەرداوە زەریبەکانی شەمووی لەسرت کۆبۆتەوە اینجا هەروەکو ئەو تەمینەی کە ئەڵێم هەمووی کۆتایی پێ باتڵ ئەکرێ مەفروزە حکوومەتی هەرم بیر لەوە بکاتەوە نەک موچەخۆریش حەقی خۆیەتی بەڵام هەموو هاوڵاتیەک ئەم یاسا و ڕێسایی لەسەر دوا بخرێ ئەو قیستانەی کە هەیە تۆ غەرامەکەی لێسەنی ئەبێ ئەو 4 ساڵە قەیرانەکە 4 ساڵ قەرزەکەی بۆ دواخە دەرەقەت نایە ئەمە مامۆستایە کە ئەڵێ من لە ئێستەوە پەیوەستم بەدانی بەڵام پێش و کە موچەت نەداومەتێ پێم نادرێ سپاسانەکەم بێتە لای و پیاوە بەڕێزە دیارە پرسێکی دیکەش کە من دیسانەوە بەنامە بۆ ماتووە ئەوەی ئاڵێن بۆ نمونە خەڵکی بازرگانەیە خەڵکی وەبەرهێنەیە چەندین ملیۆن دۆلاری حکوومەتی لایە
ئیجرات لەگەڵەوەیە ناکرێت بەڵام لەگەڵ هاوڵاتی ئاسایەکە ئیجرات ئەکرێت خۆی بەڕێزمە خە کێشەکە لەوەیە بەڕاستی ینی ئەمە دایمەن دەچینە سەرچینە هەژار و کەم دەرامەت و ئەوانە ینی لە دەبێت لە چینی سەرەوە دەست پێ بکرێت ینی هەموو جارێکە بەرنامە دەکرێت و قسە دەکرێت بە دەرەجەیەک حکومت تاوانبار دەکرێت لەبەرەوەی قەرارات لەبەردەستی ئەوە ینی کە قەیرانی دارایی دروست بوو وەسعی زۆر ناخۆش دروست بوو ئەو خەڵکی وا هەبوو چاکەتەکەی خۆی و فرۆشت ئیوا هەبوو پارەی شیری نەبوو لە بۆ منداڵەکەی ینی لۆ ئەوانە لەبەر چاو ناگیرێ باشە ئێستا ئەمە ناڵێن وایە عقدێکمان کرد بزە دەبێت قەرزەکە بدەینەوە کەس قسەی لەسەرەوە نییە بەڵام ئەدی بۆ ئەو چەند ساڵە مڕعاتیەوە ناکرێت ئەو خەڵکە بە وەزعک گوزەراندی هەر دەوامی خۆی کرد نەیهێشت کێشە دروستبی بەڕاستی ئەوە دەبێت پێداچوونەوەکی ورد بکرێ ڕێگا چارەیەک بکرێ تەساهولاتێکی باش بکرێ ئەو حەز دەکەم لێک تێنەگەیشتنەک هەیە هەمووی دەوێت تۆپەکەی لە ساحەی خۆی فڕێدا بۆ ئەوەی تر سوپاسانەکەم فەرموون سەرەتا بە خێراتی میوانەکانتەکەم دەستخۆشیش بۆ بەرنمەکەت ئێمە شەر وەکو ئەوانەی کە کۆمەلگاکان پێشەشیمان وەرگرتووە پێشینەی خانوبەرە من خۆم چوومە بانک بۆ ئەوەی کە پاژۆی کە یەکەم موچەمان وەرگرت بچمە بانک خستی مانگانەی خۆم بدەم کە چوومە لایە و کەسێکە لەسەر کۆمپیوتەرەکەیە وتی بڕی ملیێنێک و 600,000 غەرامە هاتۆتە سەر ئەو تاخیربوونەی تۆ تاخیربوون نێزیکەی 4 ساڵ لە 4 ساڵەکەی ملیۆنێک و 600,000 هاتۆتە سەر غەرامە هاتۆت سەروتم برا ئاخر ئێمە کە پێشتر معاشەکەمان نێزیکەی 150 بردرا ئێمە 400,000مان وەرەگرت من وەک خۆم وەکو مامۆسایەک 400,000 وەرەگرت 250,000 بدەمە قستی خانوو ئەی چەند بخۆم بە 4 منداڵیشەوە تۆ باست لەوە کرد کە ئامادەی لێ ئێستەوە پارە بدەی ئەوان وتیان لێ دووەرناگرین تا غرامەکە دەفعەکەی بۆ ئەو بەو شێوەیە نەبوو چۆن بوو کە چوومەوێ وتی ئەگەر مۆزەفی دەتوانیت تەیدێک لە دایرەکەتەوە بێنی 3 ساڵە شێشی وایە ڕادەگیرێتن بە نەدانی قستەکە و ئەو غەرامەی کە هاتۆتە سەری ئیلا شعارن ئاخریانی بۆ بڕیارێکی تر تا بەڵام نێزیکەی 500,000 تر تو دەبێت بدەی ینی ملیێنێک ڕاجە 500,000 سزار داراییەکە بدەی اینجا دەست بدەی بکەیتەوە بەدانەوەی یەکەم قست بەڵێ یەکەم بڵێن کە 500,000ەکەمدا ئەمجا قستەکەی خۆم دەست پێ کردەوە ئێستا ئەم مانجی ڕابردوو بە هەمان شێوە قستی خۆم بردووەتە بەڵام ئێمە داواکارێکەمان ئەوەیە کە لە یەکەم موچەکە وەرگیراوەتەوە بێ پاشەکەوت لەو کاتەوە دەست پێ بکاتەوە لەو کاتەوە ئەگەر دواکەوتی بەڵێ لەو کاتەوە ئەگەر دواکەوتم ئەو کاتە خەرامە حەقی خۆیەتی بێتە سرم ئێستا ئێمە داواکارێکەکەمان زیاترەوەی لەو کاتێک کە قەیرانی دارایەکە کە بڵێن پاشەکەوتەکە نەماوە لەو کاتەوە پێشینەکە دەست پێ بکاتەوە ئەو کاتەکە ئێمە خاتون باسی ڕێنمایی تازەی کرد ئەم پیاوە بەڕێزەش بە قسەکانی خۆی بکات و بە خێراتنی هەموو لاەکەم دەستخۆشیتان لێەکەم تەبەن بێگومان پێش ئەوەی کە ئەم بەرنمەیە بکرێ من بۆ خۆم ئەمڕۆ چوم ئاخر قیستی زەریبەکە غەرامەکەم لە بانک داوە کە ملیۆنێک و 500,000 بوو آخر قیستیم دا آخر قیستی غەرامەکان لێ ینی دوا فلسی غەرامەکان لە غەرامەکەش بۆ کراوە بە قیست غەرامەکەم بۆ کراوە بە قیست بڵێ قیستەکەی تریشت ماوە قیستەکەی تریشم ماوە ئەمڕۆ آخر دەفع بوو کە باوڵین لە غەرامەکە تەسلیم تۆ لە بەرامبەر دواکەوتنەکە چەند ینی غەرامە کرابوو لە ملیۆنێک و 500,000 لە بەرامبەری با بڵێن 4 ساڵ باش 4 ساڵ غەرامەکە باشە واتە تۆ شەر هەمان کێشت هەیە تا غەرامەکەت نەداوە ئەمە کێشەکان هەموو یەک کێشەمانەیە هەموو کێشەی نیشتەجێبوونە بەڕاستی هەموو کێشەکەمان یەک کێشەیە بەڵام ئێمە ئەوە لە ڕووی داراییەوە ئەو پارەی کە تۆ دەفعەت کردووە جەنابتان پیشەتان چییە؟ من خانە نشینم خانە نشینم پێشمەرگەی خانە نشینم باشە تێدەگەی ینی دەبێت لە ماڵ و مناڵقوتی ماڵ و مناڵ بگرمەوە مانگی 500,000 دینار غەرامە بدەم بە خاترەوەی کە حکومت ڕازی بێ لە من و کێشم بۆ دروستنەکان لەسەر خانۆکە بەڕاستی ئەم پارەیە بەڕاستی زۆرە بۆ ئێمە زۆرە بۆ ئێمە یعنی حکومت هیچ حسابێکی بۆ هاوڵاتی نەکردووە ئێمە بە تەنها کە ئەڵێن موچەخۆر ڕاستە موچەخۆر توێژێکی گرنگن لە ناو کۆمەلگا بەڵام هاوڵاتی بە ئام هەمووی گرتوتەوە ئەم قەیرانە بەتەنها مۆزەفی نەگرتوتەوە موچەخۆری نەگرتوتەوە لەبەرەوە ئەبێت چاوێک بەوە بخشێنێکە بۆ نمونە مەسەلەن من برادەرم هەیە ئەمە بۆ خۆی کە مامۆستایە غەرامەکەیان ڕاگرتووە غەرامەکەیان بۆ ڕاگرتووە بەس بۆ منیان ڕانەگرت لەوەش جیاکاری لەوەش جیاکاری کراوە باشە کەواتە ئێماتینەوە سەر هەمان بابەت و چوارگۆشەی یەکەم مادام هاوڵاتی و لەگەڵ موچەخۆر
لە هەمان دۆخن لە هەمان جێگە بوون لە هەمان معانات بوون ئەو موچەی پێنەدراوە ئەم بازاڕینە بۆ پێشمەرگەیە ینی خانەنشینی پێشمەرگەیە ئێمە خۆمان نەزانین دۆخی موچەی خانەنشین چۆنە و چۆن پێیانە درێت و بە چ دەردەسەریەک وەریەگرن بۆ لە مەژیاکاری کراوە دەزانیت چۆنە خۆی ئیدارە مولزەمە بە جێبەجێکردنی یاسا و ڕێسا و ڕێنمایەکانی سەروی خۆی بەڵام ئێمە دەزانین کێشە هەیە ئەو گرفتانە هەن ئەو گرفتانە پێویستیان بە قەرارێکە لە ئەنجومەنی وەزیران لە کابینەی ئایندە بە زووترین کات بڕیارێک دەچێت هەموو ئەو کێشانە تاوتوێ بکرێ و معالەزەشی جەزری حکوومەت بۆ ئاگای لە دۆخی ئێمە نییە بەس شتمان بەسەر سەبێنی وایە حکوومەت ئاگای لە دۆخی وانە بەڵام ئەگەر ئاگای لە خوارەوە ئێمەوانێرێ بەو شێوەیە بۆ جێبەجێکەن ئەوەی کە کراوە هەمووی بە ئیزباری بۆ لە دۆخێکی نەخوازراوە بەڵام دڵنیام لە ماوەیەکی نزیکدا لە کابینەی ئایندە هەموو کێشانە چارەسەر دەکرێن هەموو ئەو شتانی کە نابێت کە باسی کردەکەمان ئەوەیە کە بکرێ بەس ئایا دەکرێت انشاءالله چیمان بۆ دڵنیا بە دەکرێت چەندین کۆڕ و کۆبوونەوەی ئاوا کراوە بەڕاستی ئەمانە کە کراوە بەرهەمەکەی نەتیجەکەی چی بووە یعنی ئەمانوێ بە شوێنێک بگا ئێمە دەمانوێت قەرارێک دەرچێ ئەو خەڵکە مستەفید بێ لە وەزعات دڵنیا بە هەموو ڕاستەیەکەن کە ئێمە ئەنجامی بێ بەرنامە لە پێناو بەرنامە ئێمە هەر لێرە قسە بکەین و هیچ دڵنیا بە هەموو کێشانە لە داهاتوویشی نزیکدا چارەسەر دەکرێت باش سپاسانەکەم خات و شیرین وەکو قسەی کۆتایی ئەوەی وەکو مامۆستاش ئاماژەی پێدا ئەکری ئەمە وەکو چارەسەر سیر بکەین لەو کاتەوەی کە موچەی تەواو دراوە بە موچەخۆرەکان لەو کاتەوە بۆیان حساب بکرێ ئێستا ئەم پیاوە بەڕێزە پێشمەرگەی خانەنشینە تەواوی پارەکەی داوە ئەو مامۆستا بەڕێزە ڕاستە بە تەواوەتی لیان وەرنەگرتەوە بەڵام خۆ 500,000 لێ وەرگرتووە طبعاً ئێمە بەداخەوە هەمومان بەداخین بۆ ئەو زڕۆفە نەخوازراوەی کە هات بەسەر ئێمە دوای ئەوە حکومەتی هەرێمیش باش ئاگای لە وەزعەکەیە لەبەر ئەو قەیرانی داراییە بەڕاستی هیچ شتێک نەدەکرا بەڵام ئێستا لە مەولا یعنی لە هەوڵی ئەوەدان محاولە دەکرێت بە پێی توانا و پێویست چارەسەری ئەو کێشانە بکرێ دوای ئەوەش ئێمە وەکو ئیدارە عامە بەڕاستی لەبەر وەجارێکی تری ژێڵەمەوە ئێمە هەر دەتوانین ڕێنمایەکان جێبەجێ بکەین و لەسەر و خۆمانەوە بڕیارمان بۆ بێ بەڵام ئەم ڕێنماییانە هەست ناکەن ینی عەدالەتی تیانە ئەوەندەی ئێوە جێبەجێتان کردو وەکو ڕاستپاردەیەکیش بۆ کابینەی داهاتوو بەنسبەت ناڵێم پێشینەکانی بۆ نیشتە جێبوون دراوە ئێستا کتابێک کراوە هەوڵ دەدرێ لە دراسەدایە ئەو کتابە بۆەوە کراوە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بڕیاریتیا بدرێت سوپاسانەکەم زۆر سوپاس بۆ شیرین خان شیرین حسێن یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بانکە پسپۆریەکان دکتۆر کەمال وەرتی بەڕێوەبەری گشتی باجەکان و خانوبەرەی میری سوپاسی تەواوی ئەو وڵاتیە بەڕێزانە ئەەکەم ئێمە هەوڵێک بوو بۆ ئەوەی دەنگیەوە بگەێنین دڵنیام هەریەک لە ئێوە ڕەنگە نوێنەرایەتی سەدان کەسی دیکە بکەن ئێمە وەکو هەمیشە بەڵێنمان داوە پاسی یادگار پاسی خەڵکە وەخەمەکانی خەڵکی تیاباسەکەین بڵێ بینەرانی ئەزیز دووبارە ئاماژەی پێدەمەوە ئەم بەرنمەیە لە پێش ڕەمەزان تۆمار کراوە لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا لە خزمەتان ئابین بەرنامەی دیکە باسی دیکە ئەوەی پەیوەستە بە ئێوەوە بەڕاستە و خۆ ئێمە لە خزمەتی ئەوەی ئابین تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ڕێزی تەواوی هاوکارانە قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواگەدارتان بێت.